لە دووەم هەفتەی خولی نایابی کوردستان یانەی دەربەندیخان میوانداری یانەی هەندرێنی شاری هەولێری کرد. هەر لەگەڵ دەستپێکردنی گێمی یەکەمی یاری ئاستی یانەی خانەخوێ بەراورد بە یانەی میوان لاواستر دەبینرا و هەندرێن دەستی بەسەر کەشی یاریەکەدا گرتبوو. سەرڕای ئەنجامدانی چەند هێرشێک بەڵام یاریزانانی هەندرێن نەیانتوانی تۆڕی گۆڵی یانەشین پۆشەکە بەهەژێنن. گێمی یەکەمی یاری بە ئەنجامێکی خاوێن کۆتایی هات. گێمی دووەمی یاری دەربەندیخان نەیتوانی گرفتەکانی چارەسەر بکات و بگەڕێتەوە ناو کەشی یاریەکە. تەنیا لە ڕێگەی دروستکردنی هەڵە و لێدان لە یاریزانانی یانەی میوان هەوڵیان دەدا هێرشەکان و مەترسیەکانی یانەی بەرامبەر ڕابگرن. بەڵام ئەم پلانە سەرکەوتوو نەبوو. ئەویش کاتێک کاپتن هێمن لە یانەی هەندرێن لە خولەکی 64 گۆڕانکاری لە ئەنجامەکەدا دروست کرد و یانەکەی پێشخست. دوای ئەم گۆڵە دەربەندیخان فشارەکانیان بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە دەست پێ کرد، بەڵام سەرکەوتوو نەبوون و ئەنجام بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی هەندرێن کۆتایی هات. یاری لە ناو دەربەندیخان زەحمەتە. بەڕاستی ئەمە لە جێمی یەکەم دەتوانێت برێم ئاسمان وەکو پێویست نەبوو، بەڵام توانیمان لە شۆتی دۆم بەڕاستی هەم ئەنجامی برێم یاریەکە لەو لە بگۆڕین و دیسانەکە برام ئاسی یاریزانەکانمان بەڕاستی جێگیر بوو. 15 ڕۆژ ئامادەکاریمان کردو هاتینە خولەوە لە ڕووی توانای جەستەوەی یاریزانەکانمان بە تەواوی ئامادە نین. ئێمە لە گێمی یەکەم زیاتر لە 4 فرسە 5 فرسەمان بۆ هات ئەبووە گۆڵمان پێ بکردایە. بەم ئەنجامەش دەربەندیخان لە کۆی دوو یاری تەنیا یەک خاڵی بەدەستێناوە و هەندرێنیش کۆی خاڵەکانی بۆ 6 خاڵ بەرز کردەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.